هەواڵەکان دەربارەی بەشی شەشەمی فیلمی Pirates of the Caribbean هاتەوە مەیدان کە ئەڵێن مارگۆ ڕۆبی ڕۆڵی سەرەکی لە فیلمەکەیە بەرجەساکا و جۆنی دێب ڕۆڵی لاوەکیە بێ. جاوەرن هەواڵێکی فەرمین پێیە لەگەڵ دەنگۆیەک بابۆتان شی بکەمەوە کە شتەکان چۆنە. سەرەتا باسی هەواڵە فەرمیەکە بکەین. هەفتەی پێشوو ئیڤێنتی D23 بەڕێوە چوو کە ئیڤێنتێکە تایبەت بە بەرهەمەنوەکانی دیزنی لەوێ پرۆدیوسەری فیلمی Pirates of the Caribbean سەی کرد لەگەڵ تۆڕی دێدلاین و پێی وتن بەڵێ حالیان لەگەڵ جۆنی دێپ لە قسەکردنین و جیاواز لەوە سکریپتێکمان نووسیوە هیواداری نام جارم سکریپتە سەر بگرێت. 9 ساڵی ڕێکام قسەیمان بۆ دووبارە ئاگاتەوە پیاوە فەرمو بینەری ڤیدۆکەش بن کەواتە بەڵێ ئەگەری گەڕانەوەی جۆنی دێپ زۆر بەرز بۆتەوە ڤیدۆکەیە کە جێری قسەکە. So what can you say about Pirates of the Caribbean 6? Are you talking to Johnny about coming back as Captain Jack? What's going on? We're talking to Johnny, we're working on a screenplay and hopefully we can get this done. جا ئەم پێگەی دێدلاینە دەستیان زۆرە ڕۆها لە وێبسایتەکەی خۆیان کە ئەم ڤیدۆی جێری برۆکهایمەریان داناوە باسییان لەوە کردوتیان لە شوێنێکیشەوە شتێکمان بیستووە کە پلانەکەی مارگۆ ڕۆبیە گەڕێننەوە بەشی شەشەمی Pirates of the Caribbean دروستەکەن کارکتەرەکەی مارگۆ ڕۆبی ڕۆڵی سەرەکیە بێ و کارکتەرەکەی جۆنی دێپ کاپتن جاک سپارۆ ئەگەڕێتەوە بەڵام سەپۆرتین ڕۆڵە بێ واتە ڕۆڵێکی لاوەکی و ڕۆڵەکەی کەمترە بێ لە کارکتەرەکەی مارگۆ ڕۆبی. ئەمە نوێترین هەواڵە دەربارەی زنجیرە فیلمەکانی Pirates of the Caribbean هیوادارم بە دڵتان بوو بێ. ئەگەر تایارە هاتوویت و بینەری ڤیدۆکە بووی و فۆلۆ نەکردووە زۆر سەیرە مادام حەزە لە ڤیدۆکانمە تا کۆتاییەی دەستێک بە فۆلۆکەشا بنێ. ئێوە خۆشەویستن تا ڤیدۆی داهاتوو خواتان لەگەڵ.